ئەو چیکەها ئەو لە باتنە هەم توازن سەرۆک دەست پێکردی هەرێ سێری ئیرۆ ئەم باغلیێ سەرۆکێ خۆنا ئیرۆ سەرۆک چ بێژی ئەم ژوەکەویناو ئیرۆ مەزە سەرۆک دەنگێ خۆ گەریریایە خۆ کرد یەک جارێ سەکنی سیلاح دانین ئەمنا داوا وا چییە تربەکێ بە وەڕاشمیشت بن بە تشتێکی هاال و پیسک بە وەڕاشمیشت کرد دژمناتیاوە زێدەیە ئەم باوەریانمە بێنان نایە بیا گوڵ و تکن دێمەکی باوەریانمە بێ نابێن بێ نامەشێنە بن خوازن بێ خەرا بکەن بێ سەبۆتە بکەن معناوێ چییە ئەم بێت خوازن دەرکەوێ مەدانێ بانگدانە ئەس خوازم دەولەتی شیار بێ ڤاشیکادا پژی گوت سەرۆک دەست پێ کردە گوتنا سەرۆک بەرە نەمێنێ دەستی هەوا نەمێنێ ئەم خوازن گوت دەولەتی دەستێ خۆ باوێژێ دەستێوی و لە هاتن کە خۆشک چێ بێ بەسە عتا ئیرۆ ئەو قائیسان هاتنە کوشتن ئەو هەم تورک هەم کورد دەبەرک نەمای گۆ خوین لێ نەڕژایە بەسە ئەم دەبێت خوازن دەولەتێک و بەس وی تشتی بکرد سەر بسەکنێ وا تشتێ و قەڕێش